ئاین ئەو دەقانەیە کە هاتووە بۆ مرۆڤ مسلمان چۆن مامەڵە لەگەڵ ئەو دەقانەدا دەکا لە واقعە وە چۆن دەقەکان ڕەنگ دەدەنەوە لە ژیانی مسلمانە بینەرمان. هەموو ئاین و ئایدۆلۆژیایەک لە ڕێگەی بنەمانەگۆڕ و بیر و باوەڕەکانی خۆیەوە دەیەوێت جۆرێک لە مرۆڤ دروست بکات کە بتوانێت پەیامەکانی خۆی تێدا بەرجەستە بکات. ئاینی ئیسلام بە درێژایی سەرهەڵدانی لە ڕێگەی قورئان و فەرموودەوە ویستوویەتی مرۆڤ لە شکلی مسلمان دروست بکات کە ببێتە کەسێکی چاکەکار و لە خواترز کە لە نێوان مافی خەڵکو و مافی خوددادا خۆی پێناسە بکات. بەڵام یەکێک لەو کێشانەی کە هەمیشە بەرەو ڕووی ئیسلام دەبێتەوە ئەوەیە کە بۆچی بەردەوام جیاوازی هەیە لە نێوان ئیسلام و مسلماناندا یان هەر کاتێک کەسێک کارێکی هەڵە دەکات دەوترێت ئەمە بەریە لە پەیامی ئیسلام. هەر بۆیە پرسیار ئەوەیە هێڵی جیاکەرەوەی نێوان ئەم دوانە چییە؟ چۆن دەکرێت کەسێکی ئاینداری ئەو تۆ دروست بکرێت کە بە تەواوی گزارش لە ئیسلام و پەیامەکەی بکات؟ بەڵام لە هەمان کاتدا ئایا ئەم حاڵەتە نابێتە هۆی بە ئاینی کردنی هەموو ڕەهەندەکانی ژیانی کۆمەلگا؟ تاکی مسلمان لە نێوان پابەندی بە ئەرکە ئاینیەکانی خۆی چۆن دەتوانێت بەشدار بێت لە کۆمەلگا لە هەموو ئاستە سیاسی و کۆمەڵایەتەکانی و هاوکات چۆن دەتوانێت وەک کەسێکی ئیماندار پەیامی گشتی قورئان و سوننەت لە ژیانی چاکەدا بەکاربێنێت. زۆر جار دەبیستین ئەڵێن ئەم کارە کە مسلمانێکە ئیسلام نییە، واتە ئیسلام بریتی نییە لە مسلمانیش بریتی نییە لە ئیسلام. ئەم قسەیە تا چەند ڕاستە؟ ئەی ئەگەر ئاین ڕەنگ نەداتەوە لە ژیانی مسلماناندا کەواتە بۆچی هاتووە؟ ئەی ئەگەر مسلمان پابەند نەبێ بە ڕوحی دینەکەیەوە کەواتە بۆچی مسلمانە؟ ئەمە ئەو پرسیارەیە کە زۆر جار دێتە بەرجۆمان. مامۆستا ئەمە لەم ئەڵقێدا باس لەوە بکەم زۆر جارەوەترێت ئاین جیایە و مسلمانان جیان. ئەم قسەیە تا چەند ئەتوانین ئاعتیمادی بکەینە سەر لە ژیانی ڕۆژانەمانە؟ بە حەقەت کەوا کاتێ باسی ئاین دەکەین، ئاین ئەو دینەیە ئەو دەقە شەرعیانەیە کە خودا و پێغەمبەری خودا بۆ مرۆڤەکانیان ئاراستە کردووە. واتە ئاین ئەو دەقانەیە کەوا لێمان داوا کراوە ئێمە پابەند بین پێوەی. موسڵمان ئەو کەسانن کەوا دێن مامەڵە لەگەڵ ئەو دەقانەیە دەکەن. لە جاری وا هەیە مامەڵی تەندروستی لەگەڵا دەکەن، وەکو خۆی کوتومەت جێبەجێ دەکەن، و جاری واشەیە لە تێگەیشتن و لە کارکردن پێی تووشی هەڵا بن. زۆر باشە بم بۆرە قسەکەت پێ بڕم بۆی وازەحتر بێ. هەنی بەڕێزت پێمان بڵیت کە ئاین تەنیا بریتێ لە دەق؟ بەڵێ، یعنی لە کتاب و سنەتی پێغەمبەری سنەت کامی. طبعا بێگومان کاتێ باسی سنەتی پێغەمبەری خواکەین عەلەیهی سڵات وسەلام، ئەو سنەتەی کە پێغەمبەری خوا وەکو تەشریع فەرموویەتی گەیشتووە بە ئێمە بە صەحیحی، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێ وەکو قائیدێک قسەی کردووە. باشە، ئاخر دیسان لە صەحیحیشا مشکلەمان هەیە. بەڵێ، شتێک بەلای بوخاریەوە صەحیحە، بەلای مثلا مسلمەوە صەحیح نییە. لەمەش ئیشکالمان زۆر نییە. ئەوەی کەوا جێی تەحقیقە لە بینی عولەما، ئەوەی دینی ڕاستەقینەیە هەمووی کۆکین لەسەری. واتە دینە ڕاستەقینیەکە ئەو دینی کە خودای گەورە ویستێتی و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ویستی بە ئیمانداران و بە مرۆڤایەتی بگەێنێ پارێزراوە، چونکە خودای گەورە کە دەفەرمێ ئینا نەحن نەزەلنا الذیکر وئینا لەهو لەحافظون. بەس مامۆستا ئەو ذیکرە بریتیە لە قورئان؟ ناخێر، عولەما کۆکن لەسەر ئەوەی کەوا کاتێک ئەوەی کە پێویستە بۆ شیکردنەوەی ئەو قورئانە کە سنەتی پێغەمبەری خوایە، وەکو ئیبن قەیم دەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، ئەوە چوارچێوەی سنەتیش دەگرێتەوە سنەتە صەحیحەکەی کەوا پێویستە پێتوانێت ئەو مبالەغەیە لە فراوانکردنی معنای ذیکرە، چونکە ذیکر یعنی قورئان. لێرە ئەگە من پێم وابێ پێم وانە بێ ئەمە بابەتێکی ترە، بەڵام وەکو عولەما کە کاتێک قسەیان لێ کردووە کە باسی پاراستنی ئەو بەرنامەیان کردو، بەرنامەی خودای گەورەیان کردووە، سنەتی پێغەمبەری خوا، سنەتی صەحیحی پێغەمبەری خوا کە پێویستە بۆ تێگەیشتن لە دەقەکانی قورئان پارێزراوە. باشە، بمبرەمە من مەبەستم ئەمەیە، هەمومان لە منداڵەوە کە خەریکی سەقافەتی دینی بووین تا ئێستاش ئەوە تێگەیشتن ئینا نەحن نەزەلنا الذیکرە بە معنای ئەوەی کە ئێمە قورئانە پارێزین لە ئینحراف. تەنانەت تەفسیرەکەش پارێزراونە. ئیتر چۆن بڵین حەدیث بێگومان تەفسیرەکەی تەفسیر چکە تەفسیری مشەڕع نییە،
تفسيري كسك كوادي شرحيك أما بيغمبري خوا صلى الله عليه وسلم مشرعة بيغمبري خوا صلى الله عليه وسلم لبيان كردني دقكاني ذكر كقرآني خدايا معصومة باشا أو مشرعة بلام أواني بمنيان عنده أو حديثة نم مشرعة نم معصوما مثلا رواه مثلا بخاري عن مقداد عن فلان عن فلان أم شو بين شش كسلو بينهم معصومين هو السند معصومية بلام السند شي عنده دقي شي معصومي عنده دقيقة كيف سنة دقة معصوم نبي دقة شو كاتو جمانه بويا حديثي أحد جمان دار ظني وانيا بيجمان حديثي أحد معناه متواتر معناه كاتقولين دقي صحيح بيغمبري خو عليه الصلاة والسلام أو دقي كوا بيويستا بو شروف كردنو جاندني قرآني بيروس أو دقة السنتي بيغمبري خو صلى الله عليه وسلم بإجماع علماء لسوي كوا باريزراوا جيشتو بو إيما شكا أجر كاتك إيما دقيق لدق كاني بيغمبري خوا صلى الله عليه وسلم بإيما نجاو بالصحابة كان جيشتوا واتاو كاتي إيما معذورين كاتب بهالدين جيب جدكين بلام ليشغل دات پروری و عدالتی خدای گورا اوی که بو صحابه کانی پیغمبر گیش راس خول پیغمبری خوا همان دق به ایمه گیشتوا بلام او ایمه انجاری واهیا وكو بيويست ناين توجينوي تشاغ من اما دقة لما بام يعني بريزت بو بينر اما علماء نك اما علماء هلا سلف وتاكو امره يلا حديثي احد ظني والثبوت بلى واشكره يعني ظني بمعنى الجمان يعني ناتواني بري اما يقينا او برلان عمل بي كردن واجبه نك ايمان بيبون بلى كواتا بلى اشتك ظني به شلون معصوم شلون معصومه بالقران يعني معصومه لا دقكا اما ظنك وقت يجيشنكي ايمي معصومني لدقكا ظني الثبوت يعني اثبات بونكي اما كاتك دين دراسي او ما كرت كوا اما اثبات بو لبيغمبري خاص صلى الله عليه وسلم وكو دلاله ظني الثبوت وكو دلاله ودلاله علماء اصول فرميانات دلاله ظني الثبوت اما كاتك اما دين اللي را ظانين او سندات صحيحه معتبره لا علماء باما جيشتوا او كاتا او دقه ككاري بيدكري هيج كاتك بيتواني دقيقاني قرآن نبي أو معصومة زور باشا أما ما وجهش بنبت قرآن وكوي أما ألين قرآن معصومة بله كسمان لما لا ريماني بلان أتجشتني بشر لغيري بيغبر يعني صلى الله عليه وسلم إذا تجشتني بشر بو أو دقة معصومة نخير تفسير تجشتني أبو بكر الصديق إيش معصومنية باشا أنت ورا خواره بالقسمة كيت زور باشا أما صار بيني مسلمان وقرآن أما لبت هيبتي لم صار دماء هرشتيك به ألين أو إسلامي ختاي مسلمان بون منا داعش أوي كردي همو معنا ألين أو إسلامي ومسلمانة بلام داعش راك دقيقة بوي هنا أو دقيقة إما دين لنا قرآن كبيغمبري خوا صلى الله عليه وسلم دفنيه وتيتو جوامع الكلم واتا اگر انسان ببابته كان بشويشي ورد قصيل سرنكا بيقمان قرآن حمالة اوجهها دكريك سانه بين بشوي لو شيواني كخوان ديانيه قرآن ابو شواز تفسير كان بلام كاتك اما داعش دي ها جروب شي تردي او شوي كخوي ديبت شروفو تفسير بالقرآن دكا بابي بزاين تواوي قرآن ودقيقاني بيغمبري خوا أو تيجيشنا صحيحة شكا إما كاتي توشي هلابين كبو هر بابت يقل جيان دا بو هر حكمك شرعي بو هر هلويسك شرعي بين بنا بآياتك ببستين بس ياخذ بفرمودية إلى فرمودك يعني ما بس أوان بمش بتسكينات تمشاي همو دقيقان بكان مثلا بونونا بيغمبري خوا صلى الله عليه وسلم دفرمي حيزك صحيحة شكيتي دانيا كصحيحة من بدل دينه فقتلوه أو ديني قوري بيكوشن مثلا اما دكري بين لم بابتيا لما ملكردن لقى كساني كترا كوادينيا غوري واما بس بمدق لقى تعامل كاين دان دقي تربان هي بيزو اما بين ام دقله توارشوي خواتي بين بيغمبري خوا لي اياكم مشرع قصي كدوا ياخذ بيغمبري خوا صلى الله عليه وسلم وقو قائدك بو كاتا او قصي بيز بو زابويا انسان كاتب بهالياتي بدقيقي قران ورغري يعني دقيقي فرمودي بيغمبري خوا ورغري بها متصورات خوي لسل او تنها دقه بنياد بنيه بلام لكاتك دهان دقيقتر هي او بابت الدولة دكا او بجوي دكا فرازت فرمويت ابد دقة كان بيك وكوكين انجا شتيش تريشي كبيالن توا بابلين اقراس بام كلمة لقى الواقعة الواقعة شيء خوازي
دەتوایە ئەمە ئەو کاتە شتەکە هەر لە دەق دەرناچێتە کۆمەڵێک با بڵین فاکتەری ترەوە ئەوامیلی تر کاریگەری ئەوێ بەڵێ ئێمە کاتێک تەماشای وەکو باسمان کە لە سەرەتای بەرنامەکەەوە ئەگەر کاتێک تەماشای دەقەکانی قورئان دەکەین ئەو دەقانی قورئان حەمالەت ئەوجوها یعنی چەندین مانا لە خۆ دەگرێ واتە کاتێک بۆ قورئان جیاواز لەگەڵ تەورات و ئینجیل قورئان معجزەیە مثلا بۆ نمونە حەزەکە من بابەتە ڕوونکەینەوە قورئان معجزەیە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بەڵام تەورات و ئینجیل معجزە نەبوونە بۆ پێغەمبەری خوا عیسا و پێغەمبەری خوا موسا عەلەیهی سڵات وسەلام لەبەر ئەوەی کەوە هەموو سەردەمێک هەموو نەوەیە کە کاتێ دێت پێویستی بە معجزەیە بۆی کە ئیمان بێنێ ئەوە عەدلی خودایە واتە لێرە تەماشاکەی معجزەی پێغەمبەری خوا موسا و عیسا جیاواز بوو لەگەڵ کتێبەکەیە بەڵام پێغەمبەری خۆمان محەممەد عەلەیهی سڵات وسەلام کتێبەکەی لە هەمان کاتە کتێب و معجزەشە بۆچی بۆ ئەوەی کە لە هەموو سەردەمێکدا ئەو دەقانەی کە تێدایە لەو دەقانەدا مرۆڤەکان ئەوەی کەوا بۆ واقعی خۆیان پێویستیان پێێتی بتوانن لێی وەربگرن باشە ئەی ئەمە وەک قورئان بەس پێتوانێت حەدیث محددی شتەکانە مثلا ئەوەی ئێستا بەڕێزت فەرمووت من بەدەلە دینەهو فەقتولوه یعنی کابراایەکی ئەڵێ من چی لەمە بکەم ئەوە تا کابرا دینی گۆڕەوە بێ بیکوژم ئەو کابراایەکە کاتە دێ لەگەڵ بەس ئەم دەقەیە تەعاملەکە ئەڵێن تۆ هەڵەی مەسەن ئێمە وەرە بابچین بۆ حەدیثی تر لە صحیح مسلم و بوخاری واردبووە لە مەدینەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکێک نەسڕانی بووە ئیمانی هێناوە گەیشتە ئاسێ لە ئیمانە بۆتە کاتب وحی لای پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە دوایدا پاشگەسە بێتەوە واز لە دینیش دێنێ و لە ناو مەدینە شاجار دەدا دەفەرمێ ئەوەی کەەوە محەممەد باسەکە بۆ خەڵک من بۆی نووسیوەتەوە یعنی وحی نییە و لە ناو مەدینەش ئاسوورەتەوە کەسیش باسی ناکە کەسیش ناوی نایێنێ هەتا خۆی ئەمرێ وفاتەکە واتە تەماشایەکە پێغەمبەری خوا بۆ لە ناو مەدینە کە خۆی صاحب سوڵتەیە کەسێک کاتب وحیێک و پاشگەش دەبێتەوە مرتدش دەبێتەوە دینەگەشی دەگۆڕێ و پێغەمبەری خوا ناشی کوژێ دیسانە هەموو سەرم مسلمان کەواتە کە دین بەم شێوەیە بێ یعنی سوودی چێ بۆ منی مسلمان کە لا مالی لا ئێمەتر واتە ئێمە لێرە بابەتەکە لەکوێ ئەمە ڕەنگەداتەوە لەوەدا ڕەنگەداتەوە کاتێک کەسێک غێری مسلمانە دێ ئەوێ تۆژینەوە لەسەر ئیسلام بکە ئێمە پێی دەڵێن ڕاستیەکانی ئیسلام وەرە لە دەقەکانەوە وەردەگیرێ نەک لە کاری مرۆڤەکانەوە وەکو باسم کە لە سەتای بەرنامەکەەوە ئەبوو بەکری سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەموو کارەکانی سەرچاوە نییە بۆ ئیسلام ئەوەی کەوا سەرچاوی بۆ ئیسلام پێغەمبەری خوایە ئاەتەکانی قورئانە واتە کاتێک ئێمە دەمانەوێت بین ڕاستی ئیسلام لە بابەتەکانە بزانین لە ڕێگای کەسەکانەوە نایزانین لە ڕێگای کەسەکانەوە نایخوێنەوە لەبەرەوەی ئەو کەسانە هیچیان معسووم نین و معسووم نین و دەکرێت هەڵە بکەن بەڵام دەکرێت ئێمە بین ئیسلام تێبگەین لە ڕێگای ئەو دەقانی کە لە قورئانەوە واردبووە لەگەڵ فەرموودەی صحیحی پێغەمبەری خوا ئەو فەرمودانی کە پێغەمبەری خوا وەکو تەشریع فەرموویانەتی مامۆستا مەسەلەی دین زۆر کەس جیاوازیەکە لە بینی دین و دیانەتیش لەگەڵ دینداریش با زۆر نەچینە ئەمەوە فەرق چی یعنی کە زۆر جارەڵین ئەمە ئیسلام نییە مسلمانە ئەویشەڵ دەقە یعنی فەرقی بینی مسلمان و ئیسلام ئەوە زۆرە دین ئەو دەقانەیە کە لە قورئانە دەقی قورئان لەگەڵ فەرموودەی صحیحی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام پێوترێت دین دینداری ئەوەیە کە ئێمە تێگەیشتنمان بۆ دینە یان بە پراکتیزەبوونی ئەو دینە پێوترێت دینداری جا ئەم تێگەیشتنی منێک وەکو مرۆڤێک بۆ دین ئەمە معسووم نییە بەڵکو دین ئەو دەقانی کە خوای پەروەردگار وەکو وحی دایگرتووە ئەوە معسوومە باشە بەس مامۆستا خۆی عادەتەن با بڵین هەموو ئایدۆلۆجیایەک هەموو ئاینێک وەکو جەنابەت فەرمووت کۆمەڵێ دەقە ئەو ئەتباعانەی شوێنی ئەمە کەوتون ئەبێ ڕەنگدانەوەی ئەو ئایدۆلۆژیا پێوترێت دینداری باشە بڵێ پێوترێت دینداری یخۆ ئەبێ ئەم دینداریە ڕەنگدانەوەی ئەو دینە بێ وانە مەفروض وایە وابێ باشە بەس لە ئێستاە مانی لە نوێژوشە مسلمانان نەیانتوانیوە لە غەیری غەز و شەڕکردن یعنی خاوەنی حەزارەتێکی گەورە نەنە بەعکسەوە ئەو شارستانیەتی کە لە ناو مسلمانانە وەگەڵێ دروست بوو بەهۆی ئاشتیەوە دروست بوو کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سوڵحی حودەیبیە
لەگەڵ کافرەکانەوە گەڵێ ئەکەونە هودنەوە و ئیتر ئیتیفاقەکەن بەوەی کە شەڕ نەمێنێ یان شەڕ بوەستێ ئەوانەی کە فەرمودەکان ئەجێڕنەوە ینی زۆرێک لە زانای ئەفەرمن زۆرترین گەشە سەندنی ئیسلام بڵاوبوونەوەی دەقەکانی قورئان و فەرمودە لەو چەند ساڵەیە بوو کە بە ئاشتی ژیاون نەک بەوەی کە لە یەکیانداوە شەڕیان کردووە لەبەر ئەوەش یەک مەبەسەی حەزەکەم بیگێنم ئەم هودنەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مەبەستی بوو ئەنجام بدرێ بۆی دین بە ئاشتی بڵاو ببێتەوە نەک بە شەڕ بۆ چونکە ئەوەی کە شکاندی تەڕەفی بەرامبەر بوو و ئەمە گەورەترین بەڵگەیە لەسەرەوەی کە مسلمانانی ئەو کات ویستویانە بە ئاشتی بژی من ئەوەی کە باسیەکەین باسی دینداریە باسی دینە عەفوەن دین لای من چێیە لای من قورئان و فەرمودەی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام فەرمودەی صحیحی پێغەمبەری خوا وەکو شەخص چونکە قورئان ئەفەرمێ چی ئەفەرمێ وما ينطق عن الهوى کەواتە مسلمانان مسلمان نەبوون نانە مسلمانان آخر زانی چی کاک سۆران جنابەت ئیسا وەکو ئەم قسەی کە ئەیکەی ئەتەوێ مەسەڵەن خەڵک وا تێبگەیەنی کە هەموو مسلمانان جگە لە بەڕازت ڕوونی کردەوە ئازانم ئاوا بووە کە بە جۆرێ لە جۆرەکان تیرۆریست یان کوشتن و بڕین و ئەو شتانە مەبەست لە قسەکەی من ئەوەیە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە خوارەوە مەعسووم نەبووە هەڵەی کردووە و هەڵەکانیش دیاری کراون ئەوە نییە بڵێ پێغەمبەری خوا وەڵا ئەمە سەحابەیە چاوپۆشی بۆی کردبێ نەخێر یعنی هاتووەتەوە لەسەر بابەتێکی فقهی ئەگەر جنابەت دڵنیام کە ئەو بابەتت خوێندوتەوە ئەفەرمێ چی ئەفەرمێ کوشتیان خوا بیان کوژێ خۆ سەحابەش بوون مەبەسم لەوەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خاتری هیچ کەسی نەگرتووە هەڵە بووە هەڵەی کردووە ڕاستی کردووە دەستخۆشی لێ کردووە مەبەسەکە چییە لە جگە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تێگەیشتن بۆ دین مەبەسم ئەوەیە کە مسلمانان بمبورە کە ئەڵەم مسلمانان کەواتە مسلمان نەبوون بۆ نمونە حەدیثمان هەیە کابرای مەسیحی با بڵێن حەدیثە نابێ یاخود قسەی عومەرە نابێ کەنیسەکان تازەکاتەوە ئەبێ جلینەوە ئەگلە بەرکە ئەحکامی عومەری ئەوەی کە لای ئیبن قەییم هاتووە چل مەرجە یعنی ئەمە ئیبن قەییم یا عومەر لە ئیسلام تێنەگەیشتووە چۆن من ئەوە ڕوون بکەمەوە من حەزەکەم بزانم ئەو بابەتە لەکوێیە وارد بووە ئیبن قەییم لە کتێبی ئەحکام ئەهل الذیمەیە بە تەفسیل بە چل و یەک خاڵێنەوە یەکێک لەو ڕەفتارانەی کە ئیمامی عومەر ئەحکامی عومەریە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە مامەڵەیە کرد لەگەڵ ژێردەسەی خۆ وەکو زیممەت باشە کە چووە شاری قودسەوە لە شاری قودسە لە ناو کەنیسەیە وتیان بۆ نوێژ ناکەی وتی من لێرە نوێژ ناکەم وتیان بۆ وتیان نەوەکو دوای من کەسانێک بێن بە ناوی ئیسلام و مسلمانانەوە بڵێن عومەر لێرە نوێژی کردووە کەواتە ئێرە ئەبێ بکرێ بە زۆر باش فەرموود مسلمان لە ئیسلام جیاوازە بەڵێ ئیسلام دینە و مسلمانیش مرۆڤە زۆر باشە منیش وتم خۆ ئەبێ ئەمە ڕەنگدانەوە بێ بەڵێ بەتاکید بەڵام ئایا ئەم ڕەنگدانەوە ئێستا ئەبینین لە ناو مسلمانانە بۆ نمونە ئێمە ئەنواعمان ئێستا لەفی توندڕەوەمانەیە پیا و کوژمانەوە وەکو داعش هەمووشی لەژێر ئەو ڕایەیە وایە طبعا طبعی ئینسان خی گەورە وا دروستی کردووە کە جیاوازە و وەکو چۆن حەزی بە خەیرە حەزی بە شەڕیش بەس ئەو نەسی پێ ئەخر نەسی پێ من پێتەڵێم نەسەکە بە سەقەتی لی تێگەشتووە بە سەقەتی لە نەسەکە تێگەشت من پێتەڵێم بۆ تۆ بە سەقەتی من بەڵگەم پێ بۆی کە ئەو بە سەقەتی تێگەشتووە بەڵگەکەی من ئاەتی ترە فەرمودەی ترە ئایا کە ئەو بە منەڵێ وەرە من بەدەلە دینەه فەقتولوه ئەی باشە منیش ئاەتی بۆ دێنم کە ئەخوای گەورە ئەفەرمێ ئین الذین آمنوا ثم كفروا ثم آمنوا ثم كفروا ثم ازدادوا كفرا باسی کوشتن نییە ئەفەرمێ لم يكن الله ليغفر لهم ولا ليهديهم سورة النساء بەبێ گومان یعنی ئەگەر کوشتنێک لە گۆڕێ هەبوایە ئەوایە لە دووەم مەرحەلەوە بکوژرایە بۆ چونکە ئەو کات تەسەوڕێکی وا بڵاو بووبەوە کە لە یەکێک لە جەنگەکانە ئەیانوت ئێوە وەرن بە دوومان کەون هەر کاتێک دەستگیر کران بەس شایەتمان بێنن محەممەد واستان لێ دێنە ناتان کوژێ ئەمە ئەسڵەکەیە کە کەسی مسلمان کە کەسێک ویستی بە ئاشتی لەگەڵ تویا بژێ بێ دەست هەڵگرینە حتا لە ناو جەنگە یعنی لە ناو جەنگە هاتووە بتکوژێ کە ئەوەن دەزانیت ئەیەوێ ئاشتی یان بەیداخی ئاشتی هەڵکاتەوە بێ دەست هەڵگری چونکە ئەسڵەن جەنگکردن و جیهادکردن بنەماکەی چییە؟
بنەماکەی ئەوەی تۆ بتوانانی بە حڕیەتی خۆت قسە بکەیت بە حڕیەتی خۆت دینی خۆت بڵاوکەیتەوە قەیچێکە فلان کەسیش هەیە دینی خۆی بڵاوکاتەوە بەڵام منیش هەم ئەم قسەی بەڕێزت لە مێژووی ئیسلامە جێ ئەبێتەوە لێ مێژووی ئیسلام باسی چی بۆ نمونە بۆ نمونە مەسەڵەن ئێمە ناڵین سونە شارحی قورئانە آخر هەمووی نا چۆن ینی سونە بەڵێ شارحی قورئانە مبەیینی قورئانە ئیسە کە تۆ بۆ کاڵێم تۆمانی ئەو کەسە ئەو دەقەم بۆ دێنێ کەرتی ئەکا ئەیهێنێت بەسەر منات ئەی چەسپێنێ بابێت تەماشای تەعاملی پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ ئەوانەی ترە چۆن دینیان گۆڕی و نەشی کوشتون ئێمە تێگەیشتنمان بۆ دەقەکان ئەبێ وەگەڵێ پێداچوونەوەی بۆ بکەین نەک دەقەکان چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە زۆر شوێنە فەرموویەتی بۆ نمونە ئومیرتو ئەن ئوقاتیلە الناس تۆ ئێگە ئەمە تەماشای ڕاوەکردنی زانایان بکەین بۆ ئەو فەرمودەیە زۆر جیاوازە لە تێگەشتنی ئێمە بۆ فەرمودەیە من بەدەلە دینەه فەقتولوه لەکوێ یاوتراوە من ئەم پرسیارە حەزەکەم لە خەڵکیشی بکەم ینی زۆر جارە وترێەوە نییە حەدیثە هەر کەسێک دینەکەی گۆڕی لە ناوی بیکوژن منم پرسیاراکەم پێغەمبەری خوا زۆر بەگشتی باسی کردەوە نیە ئەگەر من بێت و باسی دەق بکەم وەکو دەق وەریگرم ئەبێ بەگشتی مامەڵە بکەم یەهودیەک دینەکەی گۆڕی بۆ نەسرانیەت ئەبێ من بیکوژم بۆ چکە پێغەمبەری خوا فەرمیێ من بەدەلە دینەه باسی ئیسلام نییە باسی هەر کەسێکە دینەکەی گۆڕی کە من بچم بەرامبەر هەر کەسێک دینەکەی گۆڕی هەر مەزهەبێک بێ هەر دینێک بێ من بچم بیکوژم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ناو جەنگە ئەم فەرمودەی وتووە لە ناو شەڕا وتێتی وەکو قائیدێک وتێتی بۆ پوچەڵکردنەوەی پیلانی بەرامبەر پێتوانێت بەڕێزت بەم قسەیە مخالفی ئیجماعی هەموو عولەماکەیت من پێم وانییە مخالفی ئیجماعی زانایان و جارێ ئیجماع لە سەردەمێکە بۆ سەردەمێکە گۆڕێ و لە طبقەیەکە بۆ طبقەیەکە گۆڕێ و تێگەیشتنی ئێمە بۆ دین ئەبێ بە کاملی دەقەکە بێنین ئیسا ئێمە جۆرێک لە بەحثمانەیە پێوترێ مەوزوعی هەموو ئاەتەکان کۆ ئەەکەیتەوە بۆ ئەوەی بابەتێکت دەستکەوێت نەک ئەوەی کە ئاەتێکت گرت یان کەرتە ئاەتێکت هێنا کەرتە فەرمودەیەکت هێنا کەرتت کرد و بەسەر بنا تەطبیقیکەی نەخێر ئەبێ کاملی وەرگری بزانین باسی چییە لەکوێ وتراوە سەبەب نزولەکەی چییە ئەو کاتە تێگەیشتنی صحیح بۆ دین وەگەڵێ کامل ئەبێ کەواتە ئاین وەکو دەق جیاوازە لەگەڵ موسڵمان وەک مرۆڤێک کە لە واقعدا دەژی بەڵام خۆ ئەبێ دەقەکانی دین لە ژیانی موسڵمانانە ڕنگ بدەنەوە سوپاس کە دینەرمان بوو.